بەشێکی زۆر لە کاربەدەست و توێژی جیاجیا و خەڵکی هەرێمی کوردستان پاش ئەوەی کە ڕاگەیەنرا جو بایدن براوەی هەڵبژاردنەکانی ئەمریکایە بە گەشتبینیەوە لە گۆڕانکاریەکانی ناوچەکە دەڕوانن و پێیان وایە ئەگەری ئەوە هەیە بەهۆی نزیکی بایدن لە پرس و کێشەکانی کورد گۆڕانکاری زۆر لە ناوچەکەدا ڕۆ بدەن کە دوجار لە بەڕژەوەندی گەلی کورددا بێت. ئەوەی کە گرنگە لێرە ئەوەیە کە کەسایەتی سەرۆکی داهاتووی ئەمریکا یاخود سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا جو بایدن کەسایەتیەکە کە ئاشنایە و شارەزایە بە دۆزی کورد و ئەمە شوای کردو کە خەڵکی کوردستان ومێدی لەسەر هەڵبستن تاوەکو هاوکار بێ بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بەلایانی کەم بگاتە مافە دەستوریەکانی لە چوارچێوەی عێراقدا و ئەو هەوڵ بدرێت کە ئەمریکا وەکو چاودێرێک بێت بۆ جێبەجێکردنی دەستوری عێراق و جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندەیە بەتایبەت مادەی 140 لە دەستوری عێراق کە ئەمە زۆر گرنگە بۆ خەڵکی کوردستان کە وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا چاودێر بێت بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان و خەڵکی باشوور بگاتە مەفە دەستوریەکانی لە چوارچێوەی عێراقدا. ڕەوشی پەنابەران یەکێکە لەو پرسە گرنگ و مرۆیانەی جیهانی جێبەجێکردنی داواکاری و گرفتەکانی پەنابەران لە زۆر شوێنی جیهانی تا ئێستا بە هەڵواسراوی ماونەتەوە. سیاست مەدارێکی کورد وها سەبارەت بە ڕەوشی پەنابەران و گۆڕانکاریەکان لە سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە کێشە و پرسی کورد دەکات و دەڵێت بەنسبەت پەنابەر و بەنسبەت ئەو دەوڵەتانەی کە من ئەیڤیزەی کردبوو هەمووی ئەم ئەیگۆڕێش کە خۆی وتی ئەیگۆڕم بەنسبەت کورد و عێراق بڕوا ناکەم گۆڕانکاری ببێ بەنسبەت کورد و عێراق. بایدن ئەزمموی زۆری هەیە لەگەڵ پرسی کورد چی وەک جێگیری سەرۆک و هەروەها وەک سیناتۆریش بۆیە کار بە دەستەباڵەکانی ناوچەکە و خەڵکی بە گرنگیەوە دەڕوان نەکارکردن بۆ بەدیهێنانی ئامانجە هاوبەشەکان و هەروەها پتەوکردنی ئاشتی و سەقامگیری لە ناوچەکەدا و گەشتبینن. داواکاری ئێمە ئەوەیە کە بتوانێتن یعنی چیتر دەستکاری یان دەستێوەردانی ئیقلیمی بەسەر هەرێمی کوردستان بێت لەبەرەوەی ئەو پارچەی ئازاد کراوەی کە بە خوێنی شەیدان ئازاد کراوە کە ئێستا بوا کراوە کە هەر چوار پارچەی کوردستان ئەتوانن بڵێن پارچەکانی تریش دڵیان بەو پارچەیە خۆشە ڕاستەکەم و کوڕیە ڕەنگە گەندەڵیە بیشەبێ ئەمما پێویستە ینی ئەو قوارەیە بپارێزین لەبەرەوەی ئەبێتە هۆکارێک بۆەوەی کوردستانی گەورە یاخود بڵێن هەر چوار پارچەی کوردستانیش پشگیری ئەو کوردستانە بکەن و ببێتە هیچ نەبێتن نیمچە دەوڵەتێک ئەمەش بە پشگیری و بە هاوکاری و بە پاڵپشتی دەوڵەتێکی زرێزی وەکو ئەمریکا ئەبێت. خاڵکی لە هەولێر بەگشتی بەو پێی کە پێیان وایە واشنگتۆن چەقی بڕیارە چارەنووسازەکانی جیهانە داواکارن لە ستافی داهاتووی نوێی ئەمریکا کە ڕۆلیان هەبێت لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکانی نێوان هەولێر و بەغدا تا چیتر قەیرانە ئابوووریەکان بەردەوام نەبن و هەروەها وەک هەمیشە ئەمریکا هەماهەنگ و هاوکار بێت بۆ نەهێشتنی مەترسیەکانی تیرۆر لە دەڤەرەکە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.